یعنی مەسەلەی موچە ئەندامێکی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری ڕای دەگەیەنێت پێویستە حکوومەت داتای پێویست بداتە بەغدا بۆ ئەوەی موچەخۆران ڕاستەوخۆ لە بەغداوە موچە وەربگرن. عەبدولستار مەجید لە میانەی بەشداریکردنی لە بەرنامەی ئەمڕۆی پەیامدا ڕاشی گەیاند. ئەو کاتەی وەزیری کشت و کاڵ بووە فەرمانبەری بەنداوەکانی هەرێمی کوردستانی خستۆتە سەر بەغداد. یعنی مەسەلەی موچە باشە کاکەشم ئەمن بم لەجێ کابینینەوە باشە لەجێ سەرۆکی حکومەت بم بەبێ دوو دڵی هەموو موچەخۆران عێراق داوا دەکا چەندمان بۆ بکەم کێشەم نییە داوا بکاتەمان هەمووی دەدەمێ بە داتاکان بە ناوەکانەوە با موچە لەلایەن حکومەتی عێراقی بۆ موچەخۆران ئێمە خەرج بکرێت زەرری چ دەکەمە من با من نەکرد ببێنمەوە 2015 بۆ 16 ئێمە بەنداوەکانمان هەیە لە وەزارەتی کشت و کاڵ هاتن لەگەڵ ئەو کاتی ئەوان وەزارەتی کشت و کاڵ لە عێراق جیا لەگەڵ ئاویان سەرچاوەکانی ئاویان دوو وەزارەتی سەربەخۆن لە هەرێمی کوردستان هەردووشی یەک وەزارەتە لەگەڵ وەزیری سەرچاوەکانی ئاوی عێراق ڕێککەوتم لەگەڵ ڕێککەوتم ئێستا بڕۆ پرسیار لە فەرمانبەری بەنداوەکان بکە موچیان لە حکومەتی عێراقی بۆدێ هیچ مشکلیە ماوەستەوەی کە دەسەڵاتدار بە لێ دەسەڵاتی کەم بە ئەمەش حەچیم هیچ دوودڵی ناکەم بەڕاستی. بەرپرسەکەی کۆمەڵ ستایشی هەڵوێستی مامۆستایانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان دەکات و دەڵێت حکوومەت کەمتەرخەم و بێباکە بەرانبەریان. ینی مامۆستایان جیان لە توێژەکانی کە بە قەنەعەتی دەڵم مزامەرەشیان ناکەم چونکە هەم هەر کامێک لێمە ئەگە ئەلیف و بەیەکی فێر ببێ لە ڕێگەی مامۆستایەوە فێر بووە هەمومان بەو قۆناغدا تێپەڕووین مامۆستامانن. دوو بەڕاستی من لێرەوە دەستخۆشی لەم ینی مامۆستایان دەکەم بەگشتی کە یەک لەسەر مافەکانی خوان وە دەنگ هاتوون دوو هەر لەم بەشەیدا بەڕاستی ینی هەڵوێستێکی جوان وە زۆر شارستانیانە تا ئێستا وەڕێک و پێک و حتا دەتوانین بڵێم دوور لە هەر دەستێوەردانی حزبی وەکو خۆیان وەکو ئەم چینی توێژە هاتوونتە سەر زادا کە تا ئێستا سوپاس بۆ خەمەسەن یەکێکی لوتی بریندار نەبووە. یعنی ئەمە هەڵوێستێکی زۆر شارستانیە زۆر گەورەیە وەڵاهی لەم ڕۆژێکی تەقدیرن و بۆ دەسەڵاتێن پێم وایە یعنی بەلایانی کەم دەبوو بەڕاستی لە ئاستی باڵا سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت ئەنجومەنی وەزیران بە دەستەی مامۆستای ناڕازی ینی ئەوانەی کە سەرپەرشتی ئەم خوبشەندانان دەکەن لە شار و شارۆچکان بابان بکرێن ینی باجویان لێ بژیرێ. لەبارەی هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی کوردستانیش عەبدولستار مەجید ئاماژە بەوە دەکات ئامانجیان دروستکردنی لیستی هاوبەشی ئۆپۆزیسیۆن و ناڕازیەکانە. دڵنیا دەکەمەوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەگە پرۆژەیەکی بەهێزیان هەبێ کە موچەشە نەداوە بە خەڵک ئیمتیازاتشە نەداوە بە خەڵک پرۆژی بەهێزیان هەبێ قەنەعەت بە خەڵکن کە خەڵک بێ دەنگ بدا و متمانی بۆ دروست بێتەوە تەزویر نەبێ بڕواکە زۆرنی دێنێ لە هەرێمی کوردستان زۆر نییە دێنن دڵنیا زۆرنی دێنن. وەڵی جارێ ئێمە کۆمەڵێک هەنگامان ناوە بۆ ئەوەی ینی زیاتر ئومێد بۆ خەڵک بجێڕینەوە کە بەشداری هەڵبژاردن بکە. لە ئێستادا بەڕاستی دەستمان پێ کردووە کە لەگەڵ هێندێک لایەن هێندێک کەسایەتی و هێندێک ڕێکخراو لە هەرێمی کوردستان کە بەرەیەکی ناڕازی بەرەیەکی نیشتیمانی ناڕازی و لیستێکی نیشتیمانی ناڕازی هەر لە بەرنامەکەدا بەرپرسەکەی کۆمەڵ تشکی خستە سەر پەیوەندیەکانی هەرێمی و بەغدا و جەختی لەوە کردەوە پێویستە پەیوەندیەکان بە دامەزراوەیی بکرێت و بە زوویی کێشە هەڵپەسێنراوەکان چارەسەر بکرێن.